دیسان ڕۆژاتەوە و ئەتۆ هەر بە خەیاڵی مانەوەی لە بیر چوو دنیا چییە بۆ هیچ کەسێک وەفای نییە خۆت لە دار و بەرد بۆ دەدەی دەتەوێت تۆ بچۆ بگەی خۆ هیچ نابەی لەو دنیایە بۆ مردنت لە بیر نایە هەناسە هەڵکێشا بەدڵ دادەپۆشن بە بارد و گەڵ دەبێ سەرت لە بەرد کەوێ جا دەزانی چیم لێتەوێ ڕۆژت دەگاتێ بە جوانی زەلیل و پیر و داماوی سرت وەک بەفری کوێستانە عەلاجە تۆ بۆ گێریانە دنیا وەفای نییە بۆ یەکەسە لە دەور نییە خودەتەگەر لە بیر بایە هەرگیز حاڵت وا نەبایە ماڵی دنیا وەفای نییە بۆ یەکەسە لە دەور نییە خودەتەگەر لە بیر